لە بەندیخانەی تاریکدا. یادێک لە شەید هێمن حوسێن خزری، نووسینی ئامەد شاو. وتەی پێویست. مەبەست لە نووسینی ئەم پەرتووکە تیشک خستنە سەر ژیان و تێکۆشانی شەهیدێکی ڕێگای ئازادی و مرۆڤایەتیە بە ناوی حوسێن خزری، ناسراو بە هێمن بێکەسی ورمێ. شەید هێمن لە ساڵی 1361 هەتاوی لە گوندی گوڵەشێخان سەر بە شاری ورمێ چاوی بە دونیا هەڵهێناوە. پاش چەند ساڵ بنەماڵەی دەچنە شاری ورمێ، لە سەرەتای منداڵیەوە بۆ ماوەیەک باوک و برای بە تاوانی ئەندامبوون لە پارتێکی کوردی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەستبەسەر و زیندانی دەکرێن. لە تەمەنی 8 ساڵیەوە بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانی خۆی و بنەماڵەکەی ناچار دەست بە کرێکاری دەکات و هەر لە سەردەمی منداڵیەوە لە مافی خوێندن و پەروەردە بێبەش دەبێت. ساڵی 1370 هەتاوی لەگەڵ بزاوی ئازادیخوازی گەلی کورد ئاشنایی پەیدا دەکات. بە تێپەڕبوونی کات و ناسینی باشتر پەیوەندیەکانی پتەوتر دەبێت. لە ئەنجامدا پاشکە لە کۆمەی نێودەوڵەتی لەسەر ڕێبەراپۆ و لە دوای سەرهەڵدانەکانی 3 ڕەشەمەی ساڵی 1377 پەیوەندی بە ڕێزەکانی گەریلاوە دەکات. پیلانگێڕی نێودەوڵەتی لە دژی ڕێبەراپۆ دەبێتە هەوێنی سەر لە نوێ لەدایکبوونی و بەشداری لە بزاوی ئازادیخوازی گەلی کورد دەکات. پاش پەیوەستبوونی بە ڕێزەکانی گەریلا بۆ ماوەی 3 ساڵە لە ناو هێزی پاراستنی گەل جێدەگرێت و لە هەرێمەکانی شەهیدان خواکوورک و خنێرە درێژە بە کار و خەبات دەدات. لە بەهاری ساڵی 2003 زاینی دەچێتە هەرێمی شەید هارون و لە کۆبوونەوەی بەرفراوانی بزاوی یەکێتی دموکراتیک بەشداری دەکات و لە یەکەمین کۆنگرەی گەل بەشدار دەبێت. دوایەوەش لە پەروەردە و ئامادەکاریەکان بۆ دامەزرانی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە شەید هارون دەمێنێتەوە. ساڵی 2004 لە کۆنگرەی یەکەمی پەژاک بەشداری دەکات. پاش کۆنگرە بۆ ڕاپەڕاندنی کاروخەباتی ڕێکخستنی دەچێتە هەرێمی کەلەڕەش و خواکوورک. لە پاییزی 2004دا بۆ ئامێزی گەرمی قەندیل دەگەڕێتەوە. لە 3هەمین کۆنگرەی گەل بەشداری دەکات و جارێکی دیکە دەگەڕێتەوە بۆ ناو خەباتی پەژاک. زستانی 2005 لە داوێنی شەید هارون بە پەروەردە دەباتە سەر. بەهاری 2006 جارێکی دیکە گەڕانەوەی بۆ کەلەڕەش دروست دەبێت و تا پاییزی هەمان ساڵ لەو ناوچەدا بە گەرم و گوڕی بەردەوامی بەکار و خەبات دەدات. لە یەکەمین کۆنفرانسی کۆمەڵانی گەنجانی ڕۆژهەڵات کەجەرە کە لە 15 ئاب یان خەرمانانی 2006 لە قەندیل ئەنجام دەدرێت بۆ ئەندامیەتی کۆردیناسیۆنی کەجەرە هەڵدەبژێردرێت. پاش کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی پەژاک و کۆردیناسیۆنی کەجەرە کە لە پاییزی 2006 بەڕێوەچوو، ڕوبەڕووی کارەساتی دڵتەزێنی گیان لەدەستانی 2 هەڤاڵی خۆشەویستی ئاکف مامۆزاگرۆس و سیروان ناری دەبێتەوە کە لە ئەنجامی لافاوێک لە ناکاو گیان بەخت دەکەن. هێمن لە زستانی 2006 بەشداری پەروەردەی ناوەندی پەژاک دەبێت. هەروە لە هاوینی هەمان ساڵە بەشداری لە پەروەردەی کۆمیتەی سیاسی لە قەندیل دەکات. لە کۆتایی بەهاری 2007 دەچێتە ناوەندی کۆمەڵێن جوان و لە ئامادەکاری کاروباری دووەمین کۆنگرەی کۆمەڵێن جوان خاوەن ڕۆڵ و پێگەیەکی گرنگ دەبێت. پاش کۆنگرە لەسەر داواکاری و پێشنیاری خۆی بۆ پەروەردە دەچێتە پەروەردەی هزری ناوەندی پەکەکە و لە سەرەتای ساڵی 2008 پاش پەروەردە جارێکی دیکە بۆ خەباتی کۆمەڵێن جوان بەڕێ دەکرێتەوە و لەوێشەوە دێتەوە خەباتی کەجەرە.
لە ساڵی 2008 لە سێهەمین کۆنگرەی پەژاکدا بەشداری دەکات پاش کۆنگرە لەسەر بنەمای بڕیار و سووربوونی خۆی دەچێتە خەباتی ڕێکخستنی پارێزگای سنە و دەوروبەری. پاش 2 مانگ لە ڕۆژی 10 خەرمانان لە گاراجی کرماشان لەلایەن هێزە چەکدارەکانی سوپای پاسداران دەست بەسەر دەکرێت و ڕەوانەی پادگانی نەبی ئەکرەمی ئەو شارە دەکرێت. بۆ ماوەی 49 ڕۆژ لە ژێر پەستانی ئەشکەنجەی کاربەدەستانی ڕژیمدا دەمێنێت. لەو ماوەدا ڕووبەڕووی هەموو جۆرە ئەشکەنجە و سوکایەتی دەبێتەوە، پاشان ڕادەستی ئەتلاعاتی شاری ورمێ دەکرێت و لێکۆڵینەوە ئەشکەنجەکان سەر لە نوێ دەست پێ دەکەنەوە. هەموو هەوڵدانی کاربەدەستان ئەوەیە کە هێمن تەسلیم بگرن و بە زۆرە ملێ دان بە تاوانێکدا بنێت کە ڕۆحی ئاگای لێ نییە. زیاتر لە 8 مانگ لە ناو زیندانی تاکە کەسیدا دەمێنێت و جگە لە ئەشکەنجە و سوکایەتی شتێکی دیکە نابینێت. لە دوای ئەوەی کە ئیدی کاربەدەستانی ڕژیم دەگەنە ئەو قۆناغەی کە ناتوانن دان پێدانان بەهێمن بکەن، لەسەر داواکاری سوپای پاسداران و ئەتلاعاتی ئێران لە دادگای باڵای ئێران بڕیاری لە سێدارەدانی بەسەردا دەسەپێندرێت. پاشان ڕەوانەی زیندانی ناوەندی ورمێ دەکرێت. تا کاتی جێبەجێکردنی بڕیاری لە سێدارەدانەکەی هێمن دەخەنە ژێر گوشارێکی جەستەیی و دەرونیەوە تا ئەوەی کە کاربەدەستان دەیڵێن قبوڵی بکات. هێمن تا دوا قۆناغی ژیانی لە ناو خۆڕاگری و سەربەرزی ژیان بەسەر دەبات. لە هیچ قۆناغێکی ژیانی چۆکی لە بەرامبەر داگیرکەران دان نەناوە و بە بوێری ڕێبازی خۆڕاگری بەرامبەر زۆڵم و زۆرداری و نادادپەروەری گرتووەتە بەر. دەرەنجام لە بەرەبەیانی 16 بەفرامباری ساڵی 1389 شەشی کانونی دووەمی 2011 لە بەندیخانەی ناوەندی شاری ورمێ لە سێدارە دەدرێت و تێکەڵ بە کاروانی شەهیدانی ڕێگای ئازادی و مرۆڤایەتی دەبێت. ئەم نووسراوە لە 2 بەش پێک دێت کە بریتین لە بەشی یەکەم قۆناغی سەردەمی منداڵیەتی تا دوا قۆناغی ژیانی واتە لە سێدارەدان، بەشی دووەم پێکهاتووە لە ئەلبۆمی وێنەی شەهید. هیوادارم ئەم پەرتووکە ببێتە مایە ئاشنابوون لەگەڵ بەشێکی بچکۆلە لە ژیانی شەهیدی نەمر و سەرەڕای کۆی کەم و کورتیەکانی توانی بم دڵۆپێک لە دەریای کەسایەتی هەواڵی خۆڕاگرم بۆ خوێنەری خۆشەویست ڕۆن کردبێتەوە.